کە ئەمڕۆ بڕیارە ڕژنووسی بودجە بچێتە پەرلەمان پێ دوایە ئەمڕۆ دەنگی لەسەر بدرێت؟ سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان. لە ڕاستیان نەخێر ئەمڕۆ چۆن دەنگی لەسرە درێ؟ هێشتا نەگەیشتۆتە پەرلەمان. ئێمە ڕێکاری نەخێر حوتی مانگیش دەنگی لەسەر نادرێ. ئێمە ڕێکاری دەرکردنی یاسامان هەیە بۆ هەموو یاسایە کە ئەو ڕێکارانە بودجە ژەگرێتەوە، ئەبێ لە سەرەتا خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ، ئەنجا لیژنە پەیوەندیدارەکان دابنیشن کە بەنیسبەت بودجەوە لیژنەی مالیە، لیژنەی دارایی و هەموو لیژنەکانی تریش پەیوەندیدارن بە بودجەوە، هەر یەکە و لە مەجالی اختصاصی خۆیان زۆرترین کاتی دەوێ پرۆژە یاسای بودجە بۆ ئەوەی لیژنەکان دابنیشن و بگەنە ئەوەی کە تەقریرێکی لەسەر ئامادە بکەن کە تەقریرەکە ئامادەکرا، اینجا لە ناو هۆڵی پەرلەمانیشە خوێندنەوەی دووەمی بۆ کرێ. خوێندنەوەی دووەم بریتیە لە خوێندنەوەی تەقریرەکە و مناقەشەکردنی لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە. ئەندامانی پەرلەمان هەریەکان ڕای خۆی لەسەر دەدا لەسەر بودجەکە. اینجا جارێکی تر لیژنەی مالی دەگەڕێتەوە، جارێکی تر لەسەر ئەساسی تێبینیەکانی ئەندامانی پەرلەمان لە دانیشتنەکەی دووەمدا چاکی دەکا، ئاخر سیاغەی دەکا کە ئاخر سیاغەی کرد. اینجا لە خوێندنەوەی سێمدا، خوێندنەوەی سێم پێڵەن تەسویت دەنگدان لەسەری، اینجا دەنگی لەسرە درێت. تەسەورەکەم لە مانگ زیاتر بخایەنێت، یعنی بە دڵنیاییەوە مانگی تا کۆتایی مانگی یەک ئەخایەنێ، اینجا ئەگەر بتوانرێت دەنگی لەسەر بدرێت. زۆر باشە. بەڵام خاتوبار سەرەتا یعنی باز دەوکەین ئەو هەموو گرفت و کێشانە هەیە کە ڕوبەڕووی عێراق و هەرێمی کوردستانیش بێتەوە، بەڵام ئەم ساڵ بۆچی ڕژنووسی بودجە بەم شێوەیە دواکەوت کە بێتە پەرلەمان؟ ئەمە زیاتر بارقورسی دروست ناکە هەم لەسەر عێراقیش و بۆ هەرێمی کوردستانیش؟ بەڵێ بە دڵنیاییەوە خۆی بەپێی نظامی داخلی پەرلەمان و بەپێی دەستور دەبێت لە کۆتایی مانگی دێە پرۆژە یاسای بودجە بێتە ناو پەرلەمانەوە. بەڵام ئەوەی کە دواکەوت حکوومەت بوو لە ئامادەکردنی ڕژنووسی پرۆژە یاسای بودجە و هۆکارەکە ژەگەڕێتەوە بوو ئەو وەزعی اقتصادیەی کە عێراقی تێکەوتووە، چونکە حکوومەت بەرچاوی ڕوون نەبوو کە ئایا داهاتی چەند دەبێت، ئایا یاسای قەرزەکەی بۆ کە لە پەرلەمان بوو بۆی پەسەند دەکرێ بۆی پەسەند ناکرێ، و داهاتەکان چۆن دابەش بکات، چی بکات بۆ ئەوەی کە ئەو عجزەی کە هەیە پڕی بکاتەوە. 58 تریلیۆن دینار تریلیۆن عجزە لە بودجەی ئەم ساڵەکە. ئەمە زۆرترین عجزە کە تا ئێستا لە تاریخی بودجەکانی عێراق ڕوویدا بێ و هەروەها تقریبا لەسەر ئاستی جیهانیش. هەر بودجەیەک ئەگەر نیسبەی عجزەکەی لە 135 زیاتر بێ، ئەو پێڵەن بودجەی یعنی پرۆژە یاسای بودجەیەکی باش نییە و وڵات بەرەو ئیفلاسە بە. ئەمەی ئێمە من حسابم کردووە زۆر لە 135 زیاترە. بەڵێ هۆکار چی بۆ کام بڕە زۆراوە لە عیزاماوە؟ بەڵێ هۆکار چی بووە؟ هۆکارەکە دیارە لەبەرەوەی کە هین عێراق ئێستا لە قەیرانێکی ئابووری قوڵدایە. هیچ کاتی عێراق لە قەیرانی ئابووری لەو شێوەیە نەبووە. هۆکارەکان زۆرن. هۆکاری یەکەم بریتیە لە فەساد، لەو گەندەڵیەی کە لە عێراقا هەیە. گەر یەکی هەبێ پێی وابێ لە عێراقا گەندەڵی نییە، ئەوە زۆر هەڵەیە. ئەو گەندەڵیە گەورەی کە لە عێراقا هەیە هەرگیز لە ئەگەر زیاتر نەبێت لەوەی هەرێمی کوردستان کەمتر نییە. و دووەمیشیانی اعتیمادکردنی عێراقا بە تەواوەتی لەسەر نەوت کە نەوتیش جەنابتان نەزانن بەهۆی ڤایرۆسی کۆڤید 19ەوە نرخەکەی دابەزی و هەروەها نەبوونی پلان بۆ داهاتوو، نەبوژانەوەی بوونیەی تەحتی عێراق، اعتیمادکردن لەسەر هۆکارەکانی وەسائلی تر لە غەیری نەوت. ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی کە عێراق وردە ساڵ بە ساڵ بکەوێتە ئەم حاڵەتە دارایی کە ئێستا تێدایەتی، و ئەوەش بووە هۆی دواکەوتنی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021. خاتوبار کەواتە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بەم هەموو کەم و کوڕیەوە دێتە پەرلەمان؟ بەڵێ بەم هەموو کەم و کوڕیەوە دێتە پەرلەمان و کەم و کوڕیەکە بریتیە لەوەی کە عجزی زۆرتیایە، یعنی عجزەکە زۆرە. بە دڵنیاییەوە بێ لە ناو پرۆژە یاساکەیە ڕێگە دابنرێ بۆ چۆنێتی پڕکردنەوەی عجزەکە.
ئەوان بەشێک لە پڕکردنەوەی عیجزەکان لە ڕێگەی گۆڕانکاری لە نرخی دۆلارا کردووە. ئەو گۆڕانکاری کە بانکی مرکزی ماوەیەک پێش ئێستا لە نرخی دۆلارا کردی بە مەبەستی پڕکردنەوەی بەشێک لە بودجە بوو، چونکە عێراق وەگوتم زۆرتر لە ساڵ 95 اعتیمادی لەسەر فرۆشتنی نەوتە بۆ ئابوووریەکەی، وە نەوتیش بە دۆلار دەفرۆشێ. کاتێک کە نرخی دۆلار بەرز دەکاتەوە لە 125,000 بۆ 147,000 یا لە 120,000 بۆ 147,000 واتە لە هەر 100 دۆلارێک 27,000 قازانج دەکا حکوومەتی عێراق. ئەمە وەکو ڕێگایەک بەکاری هێناوە بۆ پڕکردنەوەی عەجزەکەی. چەندین ڕێگای تریشی بەکارهێناوە لە ناو پرۆژەکە کە من لە ڕاستیدا بۆ خۆم تا ئێستا دانەنیشتم پرۆژەکە بینیومە و بە سەرپێی خوێندومەتەوە، بەڵام دانەنیشتم بە وردی بە قەڵەم و وەرەقە بە حسابات بیخوێنمەوە، چکە چاوەڕێی ئەوە بووم نوسخەی ڕسمی ئاراستەی پەرلەمان بکری، ئەوەی کە دزەی کردبوو ڕسمی نەبوو. باشە خاتو بەهار بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عراقی ئایا مە هیچ لەو کێشەیە چارەسەرەکە ئەم کورتێنانە چارەسەر دەکات؟ بەشێک لە کورتێنانەکە پڕەکاتەوانێ وەگوتم لەبەرەوەی ئەوان نەوت بە دۆلارە فرۆشن و دوایی دۆلارەکە ئەگۆڕنەوە بۆ دیناری عێراقی بەوە ڕاتب و هەموو سەرفیاتێکی تر دەکا حکوومەتی عێراقی بەشێک پڕەکاتەوانێ، بەڵام تأثیر لە ژیانی خەڵکەکات. یعنی مەسەلەن مۆزەفێک کە معاشەکەی جاران ئەگەر ملیۆنێک دینار بوو بێ ملیۆنەکە کردبێتی 8 وەرەقە، ئێستا ڕەنگە بکاتە 6 وەرەقە. ئەمە واکە تەئسیر لە ژیانی خەڵک بکە. بەڵام من بە ویژدانەوە قسە بکەم، یعنی حکوومەتی عێراقیش حەلێکی تری ئانی لەبەردەمانە بوو، حەلی تر هەیە، حەلی تر بریتە لە چاکسازی، بریتە لە بژانەوەی کەرتەکانی تر جگە لە کەرتی نەوتی. بەڵام چاکسازی جەناب تەزانی کە هین حەلێکی ئانی نییە، حەلێکە وەختی دەوێ. بۆیە لە ئێستادا وەکو حەلێکی ئانی بانکی مرکزی و حکوومەتی عێراقی ئەم حەلەیان هەڵبژاردووە. وەگوتم بە ڕەئی من ڕاستە تەئسیر لە مۆزەفینەکە، ئێمە لەگەڵەوە نین کە هیچ شتێک بکرێت کە تەئسیر لە مۆزەفین بکا، بەڵام حەلێکی تری لەبەردەمانە بوو بۆ ئێستا. بەس داوا لە حکوومەتی عێراقەکەین کە بە زوویی ئەو وەرەقەی بەیضاءە، وەرەقەیەکی ناردووەتە پەرلەمان پێڵن ناویان ناوەرەقەی بەیضاوەتە وەرەقەی چاکسازیە کە پلانی چاکسازی تایە بۆ 5 ساڵ. هیوادارم بە زووترین کات دەست بکەن بە جێبەجێکردنی ئەو پلانی چاکسازی. هەرچەندە پلانەکە لە ڕووی نووسراوەوە من بە وردی خوێندومەتەوە شتی باشی تایە، بەڵام ئەوەی کە تایە ونە ئالیەتە، ئالیەتی جێبەجێکردنی ئەو پرۆژەی چاکسازیە کە ناردویانە. هیوادارم بە زووی ئالیەتەکەش بنێرنە پەرلەمان و ئالیەتی جێبەجێکردنی بۆ بدۆزنەوە بۆی لە دوورمەودایە ڕزگارمان بێ لەو عەجزە و لەو ڕێگایی کە ئێستا بە ناچاری هەڵیان بژاردووە. باشە خاتوبار، تۆ کۆندامی پەرلەمانی عێراق کۆندامی لیژنەی یاسایی لە پەرلەمان پێ دوایە وڵاتێک لە ئێستادا وەکو عێراق بەهای دراوی خۆی دابەزێنێ لە بەرامبەر دراوی بیانیدا، پێ دوایە تا چەند ئەمە سەرکەوتوو دەبێت، تا چەند ئەم حکوومەتە پێ دوایە بۆ پڕکردنەوەی یاخود با بڵین بۆ کورتێنانی بودجەی خۆی کە لە ئێستادا بەهای دراوەکەی خۆی دادەبەزێنێ لە بەرامبەر دراوی بیانیدا. بەڵام پێ دوایەمە تا چەند سەرکەوتوو دەبێت، تا چەند دەتوانێت ئەم کورتێنانە پڕ بکاتەوە، هاوڵاتی چاوەڕی چی لێ بکات؟ ئەی پێشتر حکوومەتەکانی تریش کە یعنی خاوەنی چەندین یەدەگ بوون کە یەدەگی نووسوو بوون، بەڵام بۆ لە ئێستادا ئەم سیستەمە بەکاردەهێنێت، دەم یاسایە یاخود ئەم سیاسەتە بەکاردەهێنێت کە دراوی خۆی دادەبەزێنێت لە بەرامبەر دراوی بیانی. هەرچەندە من پسپۆر نیم لە بواری مالیە، من پسپۆرم لە بواری یاسایە. بەڵێ منیش لە ڕووی یاساییەکەوە ئەڵێم ئەمە تا چەند سەرکەوتوو دەبێت. بەڵام خۆی ئەمە سیاسەتێکی باش نییە، بەڵام ئەبێ بزانین کە قەرزەکانی سەر عێراق گەیشتۆتە ڕادەیە کە ئیتر بانقی نێودەوڵەتی پێم وایە قەرزی ناداتێ، بۆیە تەسەورەکەم لە ناچاریە ئەمەی کردبێ. و ئەوەی کە من بیستومە لە پسپۆرانی بواری ئابووری و دارایی پێیان وایە ئەگەر ئەم هەنگاوە نەکرایە لەوانەیە لە ساڵی داهاتووە دیناری عێراقی زۆرتر دابەزیایە بەرامبەر بە دۆلار. بەڵام تەفاسیلەکەی ئەمە چۆنە؟ ئەوە پسپۆرانی من ئەوەی ئەمەم بیستووە لە پسپۆرانی بواری دارایی و ئابووری. بەڵام لەگەڵ ئەوەشە
دەبووە ئەمەی کە ئێستا تێکەوتووی نەتیجەیەکی کەڵەکەبووی ئیدارەدانێکی فاسد و ناڕاستە لە چەند ساڵی ڕابردووە ئەبووە لە چەند ساڵی ڕابردووە بیر بکرایەتەوە لە ئەوەی کە عێراق نەگاتە ئەم حاڵەتەی کە ئێستا تیاتی هەرچی هاتووە هەرچی سەرۆک حکوومەتەکان کە هاتووە خۆی بە میوان زانیوە یعنی هەر کەسە و بەشی خۆی بەرێت و بڕوات ینی بەم شێوەیە بیریان کردوتەوانێ بۆیە ئێستا چارەسەرکردنەکە بە شێوەیەکی ئانی ناکرێ و لابد ئەبێ شتێکی لەو جۆرەی تێبکەوێ بۆ ئەوەی کە دەست بکرێ بە چارەسەر بەڵام گرنگەوەیە کە ئێستا ئەم چارەسەرە کردویانە دانەنیشن جارێکی تر لێگەڕێن هەتاوەکو وەختی بودجەی ساڵی 2022 دێ بەڵکو وە گوتم ئەو وەرەقەی چاکسازی کە نردویانەتە بۆ پەرلەمان بە زووترین کات دەست بە جێبەجێکردنی بکەن احتیمات کەرتەکانی تر ببوژێننەوانێ اعتماد بکەن لەسەر کەرتی غێرە نەوتی عێراق دەوڵەمەندە وڵاتێکە کە لە زۆر بواردا غەیری نەوت ئەتوانرێکە ئابوووریەکەی بوونیەی تەحتیەکەی ببوژێنرێتەوانێ هیوادارم ئەوە بکەن ئەگەر ئەوە نەکەن یعنی وردە وردە عێراق بەرەو ئیفلاس بوون دەڕوا و کە وڵاتێکیش ئیفلاس بوو ئیتر نازانم بڵم چی لێ دەمێنێتەوانێ نە حکومت مانای دەمێنێ نە پەرلەمان و نە سیادەی ئەو دەوڵەتە مانای دەمێنێ. باشە خاتوبار سەبارەت بە بەشە بودجەی هەرێم کە ئەو بەشە بودجەیی کە دیاری کراوە ئایا ئەمە پێویست بەوە دەکات جارێکی تر شاند یان پێویست بە ڕێکەوتنی پێشوەختە دەکات شاندێکی هەرێم بگەڕێتەوە بەغدا ئەمە کێشە دروست ناکات لە کاتی دەنگداندا لە پەرلەمان؟ بەڵێ دەست خۆش بۆ ئەو پرسیارەت ئەوەی زۆر گرنگ بێ بەلای ئێمەوە لە یاسای بودجە بەشە بودجەی هەرێمی کوردستانە چووکە جەناب تەزانی کۆمەڵێک ناکۆکی لەسەرە لە نێوان هەولێر و بەغدادا لە ڕاستیە بەڵێ پێویست دەکا وەفدی سیاسی کورد بەردەوام وجودی هەبێ لە بەغدایە بەڕاستی هیچ وجودێکیان نییە لە بەغایە ئەو وەفدانەی کە دەینێرن پێم وایە کە دەسەڵاتی تەواویان نییە وەفدی سیاسی زۆر گرنگە وجودی هەبێ چونکە ئێستا ئەمەی کە لە پرۆژە یاسای بودجەکەیە دانراوە بۆ هەرێمی کوردستان باشە بەڵام دوو ئاستەنگی گەورەی لە بەردەمایە بۆی کە ئێمە بتوانین تێیپەڕێنین یەکەمیان ئاستەنگی یەکەم بریتیە لەوەی کە کوتلە عەرەبیەکان بە تایبەتی کوتلە شیعەکان هەرگیز ڕێگە نادەن ئەوە تێپەڕێ ئەوەی کە دانراوە لە ساعت 12.67 بۆ هەرێمی کوردستان بەرامبەر بە ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە بە سۆمۆ و لەگەڵ لە 150 داهاتی نانەوتیەکانی هەرێمی کوردستان ئەوان ڕێگە نادەن ئێستا عێراق داوای تەسلیمکردنی مەلەفی نەوت دەکا ڕازی نابێ بە داهاتی نەوت داوای تەسلیمکردنی نەوتەکە یاخود مەلەفی نەوتەکە بە تەواوەتی داوای دەسلیمکردنی مەلەفی نەوتەکە دەکات مەلەفی نەوتەکەش لای خۆشمان لە هەرێمی کوردستان شەفاف نییە ئێمە تا ئێستا نازانین مەلەفی نەوت خۆتان نازانین زۆرمان قسە لەسەر ئەو بابەتە کردووە ئایا بەدەست هەرێمی کوردستانەوە یا بەدەست تورکیاوەیە بۆیە ئەمە ئاستەنگێکە کە شیعەکان زۆری نەشن لە ناو پەرلەمانی عێراقا بۆیە بە تایبەتی کە ئێستا ئێمە لە ساڵی 2021 لە بەرامبەر هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانیان لایەنە شیعیەکان هیچ شتێکیان بۆ محافەزەکانی خۆیان پێشکەش نەکردووە یعنی لەوەتەی لە پەرلەمانن خزمەتێکیان پێشکەش نەکردووە بۆیە ئێستا کە بەرامبەر هەڵبژاردنین مەسەلەی بودجەی هەرێمی کوردستانیان کردووە بە مادەیەک بۆ دیعای ئینتیخابی پێشۆخت بۆ خۆیان منافەساکەن لەسەر ئەوەی کە کامیان تونترە بەرامبەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی دەنگی زۆر بەدەستبێنێ بۆی ئەمە ئاستەنگێکی گەورەیە پێویست دەکا وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ حیزبە شیعیەکان قسە بکا بۆ ئەوەی کە کوتلەکانیان لە پەرلەمان بەو شێوەیە هەڵسوکەوت نەکەن لەگەڵ بەشە بودجەی هەرێمی کوردستاندا ئاستەنگەکەی تر بریتیە لە هەرێمی کوردستان کە ئایا هەرێمی کوردستان ئەگەر ئێمە گریمان تێمان پەڕان بەو شێوەی کە هەیە ئایا هەرێمی کوردستان ئیلتیزامەکە ئێمە بەداخەوە تەجروبەی نەبوونی متمانەمان هەیە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە لەو پێش چەندین جار هەر بە نمونە بودجەی ساڵی 2019 باشترین شتی تیا چەسپێنرا بۆ هەرێمی کوردستان
بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە دوای ئەو هەموو هین ئاگادارکردنەوەی ئێمە نوێنەرانی کورد لە بەغدا ئیلتیزامی نەکرد بۆ تەنها مانگێکیش ئیلتیزامی نەکرد بۆیە ئەمەش گرنگە ئایا حکوومەتی هەرێم ئیلتیزام دەکات بۆیە وجودی وەفدی کوردی بۆ بەدەستێنانەوەی ئەو متمانەیە بۆ ڕەوانەوەی ئەو بێ متمانەیە لە نێوانیاندا ضرورە پێویستە ئیتیفاقی سیاسی ئەگەر جارێکی تر حکوومەتی هەرێم ئیلتیزامات نەکات بۆ بڕیارانەی کە حکوومەتی عراقی داوای دەکات ئاستەنگ بۆ بەشەبوجێی هەرێم دروست دەبێتەوە؟ هەر نانێردرێ کەواتە لێرەدا چارەسەر چییە؟ دەبێت حکوومەتی هەرێم هەڵوێستی چی بێت هەتاوەکو بەشەبوجە کە دێتە پەرلەمان و تا دەنگی لەسەر نەدراوە دەبێت حکوومەتی هەرێم چی بکات لە ئێستادا؟ حکوومەتی هەرێم یەکەمیشت پێویستە لە ناوخۆی خۆیان مەلەفی نەوت شەفاف کات و چاکسازیەکی بنەڕەتی بکات نەک چاکسازی بە بڕینی مخەسەسات و نازانم چی و چی و ئەوانە چاکسازی حەقیقی لە مەلەفی نەوتا ئەکرێ لە دەرهێنانی بندیوارەکانە ئەکرێ لە بوژانەوەی کەرتی سیاحە و کەرتی هین سناعە و ئەوانە ئەبێ یەکەمشت لە ناوخۆی خۆیان ئەوە بک بۆ ئەوەی لە دوورمەودایە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستی ئەگەرنا کیانی هەرێم من نایشارمەوە کیانی هەرێم لە خەتەرایە چونکە نەزعەیەکی بەو شێوەیە لەوێ هەست پێ دەکەین ئێستا ئێمە بە تایبەتی لە لای کوتلە شیعیەکان ئەمە یەک دووهەمیان لەگەڵ بەغدادا پێویستە وەفدێکی خاوەندە سەڵات بە بەردەوامی لە هەموو حیزبەکان لە عێراقا وجودی هەبێ گفتوگۆ بکە لەگەڵ حیزبەکاندا لەگەڵ کوتلە سیاسیەکاندا لەگەڵ حکوومەتە بە تایبەتی لەگەڵ حیزبەکانە چکە ئەوەی من بزانم کازمی دەیەوێ بەشەبوجەیەک بۆ هەرێمی کوردستان بنێرێ بەڵام ناتوانێت بەبێ ڕەزامەندی کوتلەکان ئەوە بکات و هەروەها ئەوەی کە لە هەمووی گرنگترە شەفافکردنی مەلەفی نەوتە لەگەڵ بەغداشە یعنی پێویستەکە هەرێمی کوردستان ئەگەر بە پێی دەستوریش بێ ئەبێ ئیدارەی نەوت مشتەرەک بێ یعنی پێویستەکە مەلەفی نەوت ئەگەر من ناڵم بەتاواتی تەسلیمی بکە بەڵام بەپێی مادەی 112 بە شەراکەت ئیدارەی بدەن بۆ ئەوەی کە بتوانێت جەماوەری خۆی ڕازی بکە بتوانێت ڕاتبی مۆزەفەکانی خۆی بدا بۆی بتوانێت هاوڵاتیانی خۆی ڕازی کە ئەگەر نا حکوومەتی هەرێم لە بەردەمی هەڵوەشانەوە و لە بەردەمی ئەوەدایە کە جەماوەری خۆی لێی هەڵبگەڕێتەوە. باشە خاتوبار ئەگەر بۆچی حکوومەتی هەرێم سەرباری ئەو هەموو گیر و گرفتەی کە هەیەی سەرباری و هەموو کێشە و قەیرانە دارایی کە هەیەی بەڵام ئامادە نیە مەلەفی نەوت ڕادەست بکات هۆکارەکەی چییە پێ دوایە؟ وەڵی مەلەفی نەوت بۆ کەس شەفاف نییە پێم وایە ئێستا حیزبە بەشداربووەکانی حکوومەتیش چ یەکێتی کە شەریکی حەقیقی پارتی بووە لە چەند ساڵی ڕابردووە و چ گۆڕانیش کە ئێستا لە حکوومەتدا بەشدارە لای ئەوانیش مەلەفەکە وازەح نییە لە ناو پارتیشە کەسانێک هەن کە دەزانن ئەو مەلەفە چییە ناشەفافبوونی مەلەفەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەواچێ ئەو نەوتە پێشوەخت فرۆشرابێ من ئەڵێم لەوە ئەچێت چونکە بەبێ بەڵگا هیچ شتێک ناتوانی یعنی ساغی کەیتەوە بە سەرێکێکی ترا بەس من هەر بۆ ئەوە ئەچم کە مەلەفی نەوت ناتوانرێ ئاشکرا بکرێ لەبەر ئەوەی عەقدەنەوتیەکان لەوانەیە جۆرە شتێکی ناقانونی تیابێ کە قانون ڕێگەی پێنادا بکرێ. بەڵێ سپاس بۆ خاتوبار مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی گۆڕان سپاس بۆ ئامادەبوونێت.